دادگای تاوانەکانی هەولێر سزای لە سێدارەدانی بۆ هەر چوار بکوژی پاسەوانەکەی مەڵبەندی هەولێری کۆمەڵ ئیسلامی دەرکرد کە سوکاری پاسەوانەکەش داوا لە حکوومەت دەکەن بە زووترین کات سزاکە جێبەجێ بکات. سێ کەس بین ئەمن و برایەکم و برادەرەکەم. ئەو بڕیارەی دادگاکەی هەولێر لە کاتێکدایە کە پێشتر دادگا سزای دەستگیرکردنی هەتایی تەنها بۆ یەکێک لە بکوژەکان دەرکردبوو، بەڵام لەلایەن پارێزەرانی دۆسیەکەی محەممەد عەزیز ناسراو بە کاک قاسم بڕیارەکە لە دادگای تەمیزتانەی لێدرا و جارش تێر تاوانبارەکان دادگایی کرانەوە. دادگا دوای زیاتر لە ساڵێ و نیوێک ئەمجا ڕۆژی 4 مانگ گەیشتە ئەو بڕیارە بە کۆڕایی هەموو دەستە دادوەریەکەی دادگای تاوانەکانی هەولێر کە هەردوو بکەری تاوانەکەەوەشی کە گیراوەتەوە بە ناوی ئارام هەردووکیان لەگەڵ ئەو دوانە کە بە شێوەیەکی نائامادەیی حکمی لە سێدارەدان بۆ هەر چواریان دەرکرا. ئەمە داواکەین ئەگەرچی بە پێی یاسای ئوسوڵی محاکەمات بڕیاری لە سێدارەدان بە شێوەیەکی وجوبیە چێت بۆ دادگای تەمیز، هیوادارین دادگای تەمیزیش ئەوە پەسەند بکە و ڕێکارە یاسایەکانی خۆی وەربگرێ هەر تاوانێک باشترین حاڵ دەوەیە بکەرانی تاوانەکە سزا بدرێن. بکەرەکەی هەر کێ بوو تاوان لێکرا و هەر شۆنێ بوو هەر سیفەتێکی بوو بە تایبەتم جارە تاوانەکە زۆر قورسایی گەورەترە چونکە بە پێی مادەی 406 بڕگەی ها ئەم کەسە لە کاتی دەوامی فەرمی بووە و تاوانکاران زیاد لە کەسێک بوون و چەکەکان لێ سندووە و تاوانەکە هەموو معالیمەکانی تاوانێکی بە ئەنقەستی تایە. دانیشتنەکەی دادگا بە ئامادەبوونی دوو لە بکوژەکان بەڕێوە چوو، ئەوەش لەبەر ئەوەی دوو بکوژەکەی دیکە پێشتر هەڵاتون و تا ئێستا دەستگیر نەکراونەتەوە، هەر بۆیە بەبێ ئامادەبوونی خۆیان سزایان بەسەردا سەپێنرا. هەڵاڵە عەبدولفەتاح هاوسەری شەید قاسمیش دڵخۆشە بە بڕیارەکەی دادگا و داوا دەکات ئەو دوو بکوژەی کە هەڵاتون ئەوانیش دەستگیر بکرێن و هەر چواریان بڕیارەکەی دادگا لە سەریان جێبەجێ بکرێت. دوێنێ ینی بە خۆشحاڵێکیوە خۆشحاڵ بووین کە نازانین چۆن تعبیری بکەین، زۆر پێمان خۆش بوو، دەستیان خۆش بێ، دەستخۆشی لەو محامیە بەڕێزانە ئەەکەین بە هەوڵ و تێکۆشانی ئەوان، دەستخۆشی لە ینی تەنانەت لە محکەمەیش دەکەین، داواکارین کە حکومەکەیان دەرکردووە هێنە باری جێبەجێکردنیش کە بیبین بە چاوی خۆمان. اینجا ئیشەڵا ئەگەر ئەوان ئەو حکومە جێبەجێ بکەن زۆر خەڵک ئومێدێکی زۆری بۆ دادگا و حکومەتی هەرێم دەگەڕێنێتەوە. ئەگەر حکومەکە ینی هەر ئاوای پێ بکەن و هەر ینی دەستی بکەن ئەوە خەڵکیش طبعا متمانی نامێنێ، بەس ئیشەڵا ئومێدمان هەیە ئەو جارە بۆ سەمعی خۆیشیان و حکومەتەکە و ئیشەڵا خەڵک ئومێدی زیاتری بۆ حکومەتە ببێ و ئیشەڵا ڕێزیشان پێ بەرز بێتەوە وا باشە کە ئیشەڵا قەرارەکان بەسەرا جێبەجێ بکەن، ئەوانیش کەماون بگیرێن. محەممەد عەزیز ناسراو بە کاک قاسم پاسەوانی مەڵبەندی هەولێری کۆمەڵ ئیسلامی بوو، خێزاندار و خاوەنی 3 کچ و 2 کوڕە. لە شەوی هەڵبژاردننی ئەنجومەنی نوێنەرانی عێراق لە 30 نیسانی 2004دا لەلایەن 4 کەسی چەک بەدەستی مافیا ئاسا لە بەردەم مەڵبەندەکەی بە ناڕەوا هێرشیان کردە سەری و بە شێوەیەکی درندانە شەهیدیان کرد. وەلی سەلیم، کەناڵی ئاسمانی پێم، هەولێر.